ئێران زەنگی شەڕێکی نوێ لێ دەدات، دەڵێت ڕەنگە ئەمە دوا شەڕ بێت. ئیسرائیل وەڵامی بۆ هەڕەشەکانی ئێران چییە؟ سڵاوتان لەبێت ماردین نورەدینم لە چوار گۆشەی سووری ئەمڕۆدا باسی ئەگەری سەر هەڵدانەوەی جەنگی نێوان ئێران و ئیسرائیلتان بۆ دەکەم. لە لێدوانێکی ئاگریندا کە ڕەنگە گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاستێکی نوێ ببات، ژەنەڕاڵ یەحیا ڕەحیم سەفەوی ڕاوێژکاری باڵای سەربازی عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێران هۆشداریدا کە ناوچەکە لە دۆخی شەڕی بەردەوامدایە و پێشبینی هەڵگیرسانی ڕوبەڕووبوونەوەیەکی نوێ لەگەڵ ئیسرائیل کردو بە دوا شەڕ ناوی برد. ئەم وتانە بە خێرایی لەلایەن میدیاکانی ئێران گواسترانە و ترس و نیگەرانێکی زۆری لەسەر ئاستی نێودەوڵەتی دروست کردووە لە کاتێکدا کە هێشتا برینەکانی پێکدادانە سەربازیەکانی ماوەی ڕابردوو ساڕێژ نەبوونەتەوە. سەفەوی کە پێشینەیەکی درێژی لە فەرماندەیی سوپای پاسداران هەیە بەڕوونی ڕایگەیاند ئێمە لە دۆخی ئاگربەزدانی ئەوتو لە قۆناغی شەڕداین و هیچ پرۆتۆکۆڵ و ڕێکەوتنێک لە نێوان ئێمە و ئیسرائیلیەکان یان ئەمریکیەکاندا نییە. جەختیشی لەسەر گۆڕینی ستراتیژی بەرگری ئێران کردەوە وتی باشترین ئامڕازی بەرگری هێرشکردنە کە ئاماژەیەکی ڕوونا بۆ ئەوەی تاران لە داهاتوودا دەست پێشخەری سەربازی بکات. ئەم قسانە لە کاتێکدایە کە هەردوو لە هێشتا باسی زیانەکانی شەڕی 12 ڕۆژەی مانگی حوزەیران دەکەن کە تێیدا ئیسرائیل هێرشی کردە سەر بنکەی ئەتۆمی و سەربازیەکانی ئێران و تارانیش بە موشک وەڵامی دایەوە. بەڵام تاکو ئێستا هیچ بەرپرسێکی باڵای ئیسرائیل بە شێوەیەکی فەرمی و ڕاستەوخۆ وەڵامی لێدوانە نوێیەکانی ڕەحیم سەفەوی نەداوەتەوە و بێدەنگی ئیسرائیلیش بە مانای کەمکردنەوەی گژیەکان نایەت. بەڵام هەفتەی ڕابردوو لیوا ئەیال زەمیر سوپاسالاری ئیسرائیل چەند ڕۆژێک پێش لێدوانەکەی سەفەوی ڕایگەیاند بووکە سوپای وڵاتەکەی ئامادەی بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی نوێ لە نێو خاکی ئێراندا ئەگەر پێویست بکات. هاوکات ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل فەرمانی بەسپا کرد کە پلانی جێبەجێکردن ئامادە بکەن بۆ بە ئامانجگرتنی بەرنامەی ئەتۆمی و موشەکیەکانی ئێران. هەرچەندە وەڵامێکی ڕاستەوخۆ بۆ قسەکانی سەفەوی نییە، بەڵام دۆخەکە زیاتر لە شەڕێکی دەرونی و میدیایی دەچێ کاردوولەتیدا هەوڵ دەدەن هێز و ئامادەی خۆیان نیشان بدەن و لێدوانە ئاگرینەکانی هەردوولا بوونەتە بەشێک لە سیاسەتی ڕۆژانەیان و مەترسیەکانی پێکدادانێکی سەربازی ڕاستەو خۆیان زیاتر کردووە.